دوبەی دووسێ باڵخانەی تەژە، چەند ئوتێلێکی بەرزەفر، دووسێ مۆڵ و ماکەرستی، چەند وەنەوشە و کەدیلاک و مۆنیکایەک، چەند قومارگەی چراخان و چەند مەساژگەی بنزکشێل و چەند مەلهایەک، دووسێ دەرزەن فێستیڤال و چەند زنجیرە کۆنفرانسێک، چەند چاوەشێکی دەستی دوو، گەڕێک شایی، سووکە دانسێک. چیتر ماوە؟ موچە نەبڕێ لە بەغداوە. چیتر ماوە؟ هەر ئەمانە و دوای هەڵدانی چەند پێچێک مەی کوردستانتان بۆ دەکەمە شاری دووبەی.